سڵاو دیاردەی ئەم جارەمان وەک هەمیشە ئەبینە زمان بۆ ئەو مرۆڤانەی لە کوردستانە زمانێکی جددیان نییە بۆ بەرگریکردن لە خۆیان. مەبەستم لێرە ئەو مرۆڤە دەروون ناساغانەیە کە لە شارەکانی سلەیمانی و هەولێر و تا دوایی و تا ڕۆژهەڵات و تا ڕۆژ ئاوا لەبەر نەبوونی سیستمێکی جددی بۆ پارێزگاریکردن لیان بوونەتە مەهزەلە بەدەست خەڵکەوە. ینی من ڤیددیۆیەکمان ئامادە کردووە کە زۆر لەبەر ئاسایشی کۆمەڵایەتی و لەبەر حورمەتی ئەو دەروون ناساغانە کەمترین ڤیددیۆی پێشێلکاریمان ئامادە کردووە لەم بەرنامەیە کە بینیتان ئەزانن کە چ سوکایەتیەک هەم بەو بەڕێزانە خۆیان هەم بە کەس سوکاریان نەکرێت. قسەکەی ئێمە ئەوەیە لە هەموو دنیاە ئەو کەسانەی دەروون ناساغن حکوومەت و لایەنی پەیوەندیدار ساحێب و کەس و کار و کەسی یەکەمیانە، بەڵام لە کوردستان لەژێر مەرحەمەتی خێرخوازوشتان ئەوانیش بەپێی مەزاجی خۆیان ئەگەر یارمەتیان بن. مەزاج و هاوکاریەکەی ئەم کەسانە چییە؟ دەروون ناساغەیە لە گوزەرێکایە ژیانی لەبەرەوەی لەو گوزەرە دوور نەکرێتەوە کۆمەڵێ خەڵک لەو گوزەرە هەر لە خۆیانەوە ژوورێکیان بۆ دروست کردو خۆ ڕەنگە باشیش بێ ئەم ژوورە هەزار پەرژینی قایم بێ و احترام بێ بۆ ئەو دەروون ناساغا وەکو کولانەیە کە بۆیان دروست کردو بۆی کە دوور نەکەوێتەوە و ڕۆژانە کۆمەڵێک کاتی خۆیان لەگەڵا بەسەر بەر. بە خۆشحاڵیەوە بۆم بابەتە کۆمەڵێک میوانی هەم بەرپرسیار لە ڕووی حکومیەوە و هەم قسەزان لەو بارەیەوە و هەم زانستی لە ڕووی دەرونیەوە میوانمە. بە خۆشحاڵیەوە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی کوێستان مەحەمەد یەکێکە لە میوانەکانم زۆر بەخێر بێی، سوپاس دەکەم کە جەنابەت ئامادە بووی و نامێ هەروەکو میوانێکی ئاسایی ئامادە بیت. هیوادارم لەم بەرنامەیە بڕیارمانگوێ لێ بێ و هەروەها دکتۆر یوسف عوسمان بۆ پەڕی خۆشحاڵیەوە لوتفی نوانووە کە پسپۆری دەروونناسیە جەنابەت دەگەر فەرمووی دکتۆر جان لە خزمەت تابین و هەروەها ڕۆژنامەنووس و خۆشی وتی هەمیشە تەنزێک لە قسەکانی ئاەتی ڕۆژنامەنووس و کاسب بەرزان عەلی حەمە جەنابیشت بەخێر بێکرد تەشریف بێنی و هەروەها پلانمانە دکتۆر جان با تەوقێ بکەین خۆ کۆرۆنا بڕایەوە زۆر بەخێر بێت قوربانم پێشەوەی دانیشن لە بڕی ڕەنگە تۆزە کورسەکانمانی ساج بێ بە ڤیددیۆکە ببینین ئینجا ڕۆژنامەنووس یا کاسب کاسبەکە باش وەڵا خۆ ئێستا ئێمە ئەگەر ئیشی دایرە و شتمانە بێت من ئیشم نییە کاس بنووسێ لە عەریزە و شتا و هەروەها قایمقامی شاری سلەیمانی کاگاوات هەوڵێم لەناو بەرنامەکە تەلەفۆنێکی بۆ بکەم بۆی کە دەست و پەنجەی هەیە لەگەڵ ئەو دەروون ناساغانە بەر لەوەی دەستکەین بە بەرنامەکە کۆمەڵی ڤیددیۆمان دروست کردو بووی کە هەم ئەم میوانە بەڕێزانە و هەم بینەران و هەم جەنابی وەزیر و هەم ئێوەش بزانن ئێمە ئەمانەیە باسی چی بکەین. فەرموو ئەو چی وەرگرتووە یاخوا پیرۆزی بێت باوکەڕە لەو بۆنە ئیکێ کێ تێەوە ئاتەخۆشکەنەوەی کیان لەکوێ ئێستا لە مەعمەلەکەی مەعمەلی چی نای چییە مەعمەلەکە داخی شازاد عالە هەوتەکان باشتکان من دال عالم من دال حفاظە وەخەکە چی بکات مت بکات بکە خەوت بکە قولیەوە من خۆم قوتاندووە ئینشەڵا ئەوانیش بێن خۆیان بکتن لە شارە زورەوەتی کاکە بانانەکەم دیۆم بەعەرزە مۆبایلەکە ڕۆشتیە دا چییە؟ بڕقسۆن تۆ من تاریخ کرد دەڵێ مۆبایلەکە لابە ما تاریقم کرد ئەوە چییە خۆی؟ سێری گرا مریش لەکاتە کولانەوە ماسی دەرەچەیەکە ماسی سەر خۆشە دەخۆ ناخۆ پیاز بخۆن مەڕەکان هەیەن ئێستا سەگەکان دێن هەر هەمویان دێن ئێستا جاوەران جابزانە چۆن کەوڵە دەکەن ئەو سەگانە ئەو مەڕانە
کەچی نایە فرام کردێ ها نەوەڵڵا ئەم ڤیدیۆە پێش پێشێ بۆ پەیجێ بەڵاوکردنەوە بۆ ژێڕێن ئۆکرێ دەلالۆ 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 چۆنە بەدڵتە قاتە لای شێبرد ئەو منی خۆشە با دەستەکەم چێ ناسا تۆ بڵێ ناسا جوانە بەدڵتە سەریش خۆ بکە ئاوێنەکەی پۆز بووە ئاشتە بینەوە جانێ دانەکەنە کاکە بە تۆ جارە با دوو سێ ڕەسم کاک میرانجان ئیشم پێێتی جارە کاکە دای مەکەن ئیشم پێێتی کاک میرانم کاتەوە بابە جای بیلێت سەقی دەستان خۆش بێ ئەمە دکتۆر ئەوەی کە شانماننا ئەتوانم بڵێم یعنی هیمنترین لەو ڤیددیویانەیە کە کەمترین تووتیژی و ئیتر تۆواز لەوە بێنە ڤیددیۆ هەیە خۆتان بینیوتانە و پێش بەرنمەکانمان سێرچمان کردووە بەز لە لیانێن بە زۆر قسەیان پێەکەن جنێویان پێێن ئەڵیادی فلان کەس جنێو بە فیسار کەس تێگەی دوای فیسار کەسەکە ئەزانێت کە ئەم جنێی پیاوە ئەم ینی ئەم جۆرە بەکارهێنانانە من حەزەکەم پێشۆی ئێوە قسە بکەن با بۆ یەک پرسیاریەکەم وەزیر وەرگرم بزانم وەزیر ئەم ڤیددیوانەی بینیوە ئەم شتانەی بینیوە ئاگای لەم بابەتێ کوێستان خانسلااوە لێبێ هیوادارم تەندروست باش بی سپاس بۆ کاتێک کە بە ئێمەدا بەس بە کورتی و بە پوختی پێتەڵێم جەنابەت ئەم ڤیددیوانە ئەبینیت جەنابەت ئاگاداری ئەوەی کە ئەم مامەڵەیە لەگەڵ ئەم دەروون ناساغانە ئاکرێ زۆر سپاس سڵاو لە بەڕێزێک کاک دەروون سڵاو لە میوانەکانە من ئەمڕۆ بەداخەوە ئەو حاڵەتانەم بینی کە ڕیکلام بەو نەخۆشانە ئەەکەن بۆ کە مندامانە ئەەکەن بەڕاستی ئەمە کارێکی بە بڕۆی من کارێکی قێزەونە ئەمانە لە باتی ژیانێکی شایستەیان هەبێت و شوێنێکی تایبەت هەبێت بۆ کۆکردنەوەیان بەکار بهێنرێت بۆ ڕیکلامی بازرگانی ئەمە کارێکی قێزەونە و دڵنیابە لەمڕۆوە ئیشی لەسەرەکەین و نایاڵین هیچ کەسێک سوکایەتی بەو خۆشەویستانی شارەکانمان بکات. دەسەکانی خۆش بێ لەگەڵ ما بمێنەرەوە خۆشحاڵ بووم بۆی کە یەکسەر بە بڕیار دەسێ پێ کرد. ئێمە ژۆک و میدیا و خەڵکە زانستێکەش و ڕۆژنامە نووسانیش پشتوپەناتانە بین بۆ ڕاستکردنەوەی ئەم دیاردانە. دکتۆر جان دووبارە بەخێر بێن زۆر سپاس ببوورە تۆزە درەنگ کەوتینەوەی کە لە ناو ستۆدیۆ قسە بکەین بەڵام مەبەستم بوو جەنابی وەزیرەوە تا خۆیاڵێ یەکەم جارەکە ئەیبینم ڕیکلامیان پێکرێ کاتە شتێکی باشمان کردەوە ماشانات دکتۆر جان چێڵی تو بۆم بابەت کۆی گشتی ئەم شتانێکی باست کردو کە ئەمەی لە سوۆسیال میدیاکان هەیە داڕمانی بەهای کۆمەڵایەتیە داڕمانی بەهای مرۆڤایەتیە کاتێک لە وڵاتێک ئەم شتانە دەبینی تۆ بێ زەنگی مەترسی لێ بدەیت کە هیچ بەهایەکی کۆمەڵایەتی و هیچ بەهایەکی مرۆڤایەتی بۆ جۆرە کەسانە نابیندرێتەوە کاتی ئێمە ئەڵێن ئەوانە نەخۆشن ئیتر ئەمانە نەخۆشی عەقلی بن یان نەخۆشی دەرونی بن ئەبێ شایستەی ڕێزگرتن بن شایستەی خۆشەویستی بن ئەبێ شایستەیەوە بن چۆن بتوانین خزمەتیان بکەین چۆن بتوانین لە شوێنێکی شایستە دایان بنین و خزمەتیان بکەین بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە ئەو گرتە ڤیددیۆ ئەگرن و ئەبێتە مایەی گاڵتەکردن بەوانە ئەوانە خۆیان نەخۆشن لەبەرەوە بە پێی شیکاری دەروونناسی ئەو جۆرە کەسانە جۆرێک لە سادیزمیان هەیە بە ئازاردانی کەسانێکی بەرامبەر و بەگاڵتەکردن بە کەسانێکی بەرامبەر چێژ وەردەگرن چێژ وەردەگرن ئەوانە خۆیان نەخۆشن خۆیان پێویستیان بەسارە سەرە بۆیە بە پێی ستاندەرەکان ئێمە کۆمەلگایەکی نەخۆشین لە ڕووی دەرونیەوە سێ ستاندەرمان هەیە لە ناو کۆمەلگای کوردیدا ئەوانەی بەردەوام کێشەی دەرونیان هەیە هەمومان گرفتی دەرونیمان هەیە کە لە دەرەنجامی قەیرانەوە ئەبێتە فشارێکی دەرونی لەسەر هەمومانەوە تووشی نیگەرانی ئەبین بە بەردەوام بەڵام بە یارمەتی برادران و یارمەتی ئیرادەیەکی بەقەوە تۆ دەتوانیت تەجاوزی ئەو شتە بکەیت ئەوەی ترکە ئیسراباتی دەرونیە پەشۆکاوی دەرونیە ئەو کەسانن کە لە کۆمەڵێک قەیرانی ئازار بەخشدا دەژێت بۆ نمونە قەرزارە بێکارە بێکەسە یاخۆ تووشی گرفتێک بووە ئەمانە ئەجا چێتە خانەیەکی تر کە نەخۆشی دەرونی هەیە ئەمانە نەخۆشی عەقلی و نەخۆشی دەرونیان هەیە پایەکی تایبەتی لە ناو کۆمەلگاندا هەیە لە هەموو وڵاتانی دنیا لە هەموو وڵاتانی دنیادا کەسانێکی تایبەت لە پسپۆری دەرونی عەقل و ئەعساب و دەرونی تایبەت کراون بەو جۆرە کەسانە کە چۆن هاوکاریان بکەن چۆن
هەز بەبوونی خۆیان بکەن ناکرێتەوە کابراکی داونسترۆم کە بە زمانی گشتی پێڵێن مەغۆل یان کابراکی تۆزێک نەخۆشی دەرونی هەبێت و گاڵتەی پێ بکەی بەس بۆ ئەوەی تۆ چێژێکی کاتی وەرگری ئەفونکە کاک بەرزان یەکێک لەو شتانی کە ڕەنگە بۆ برادرانە بڵێ ئێستا بڵێ تۆ بواکەی تۆمانە ڕەنگە ئەو جۆرە لە تەعاملە بێجگەل لە ڤیدۆکە بە خزمەتی بزانێ مەسەڵەن خزمەت بەشێک لەمانە ئابرێنە کافتریا و کۆفی و شتەکانەوە مەسەلەن نانیان بۆ ئەکردن و بۆ مەجلیس گەرمکردن و خۆشی خۆیان هەندێک جار ئەم گۆرانی بێژە میلی وشتانی کە لە ماڵەکانە ئاهەنگوشتە جێرن ئەیان بن مایچانیانە دەسۆمانە ڕەنگە ئەگەرێسا بەمانە بڵێ ئێمە خزمەتیانەکەین ئەمە خزمەتە بە هیچ شێوەیەکە خزمەت نییە تۆ کرێ بچی لە چێشخانەیە کە نانی بۆ بکری جلوبەرجی بۆ بکڕی پێداویستەکانی بۆ جێبەجێ بکەیت بەڵام ئەم ڤیددیویانە کە پیشانە دەی و لە سۆشال میدیایە دەیکەی ئەمە جۆرێکە لە ئیسهێزاکردن بەرزان هەندێکی دکتۆر بشمورەکە قساکەی ینی هەندێکیان پیان ناخۆشەکە تەسویرەکرێ مەسەلە نانەخوا خۆی لە تەسویرم مەکە مەسەلەن جلە گۆڕێڵێڵەوە جلە هیچ شوێڵێ نازانم ینی خواخوایەتی جلەکە لە بەرکە ڕەنگە بێوێ گوێنیەک لە بەرکە بەس ئەو ئیسیفزازە نەکرێ بە زۆریشان بەرزی وێنەوە کەسی سێم وێنەی گرتووە بۆ گاڵتەکردن جا لەوەش سیرتر هەیە زۆر جارێ ئیسیفزا بە داپیری خۆیەکە داپیری بە سەڵات چووە لە ماڵەوە دانیشتووە نەخوێندەوەرە زۆر جارێک گاڵتەی پێەکە بە بانقەست داتی ئەڵێ ئەمە نازام بیرێ ئەمە نازام چییە گاڵتەی پێەکە و بڵاوی شیەکاتەوە بە شانازیشەوە بۆی فۆلۆی زیاد بێ بۆی کۆمنتی زیاد بێ بۆی شتری زیاد ئەمە چه بازرگانێکی بازرگانی کردن و سوکایەتیکردنە بە مرۆڤەتی ئەمانە ئەبێ وەکو تونند و تیژی ئەچێتە خانەی تونند و تیژی بەپی زانست ئەچێتە خانەی تونند و تیژی بەپی یاسی وابزەم 450 چەندە ئەبێ ئەوانە بگیرن ئەچێتە خانەی تاوانکردن بەرامبەر مرۆڤەتی دەسەکانی خۆش خەڵکی تریشێ ببوورە لەوانێ منداڵەکەچی چاو لەوە بکاتەوە لە باوکی بکاتەوە لەوانێ خەڵکی تر هەیە چاو لەوە بکاتەوە بێتە شتێکی دیاردێکی زۆر ناشایستە و دروست دەسەکانی خۆش بێ من پێم باش بۆ قسێت کرد ئێمە ویستم بەڕێزێک دادوەرێک لە داواکاری گشتیەوە تەشریفێ بێت لەم بەرنامەیە بەشدار بێت کاتێ پەیوەندیمان پێوەکروتیان وڵی کەسمان نازانین چۆنی لەسەر ئەم دیاردەیە قسە بکەن احتراممانەیە کە نازان لەسەر ئەم دیاردەیە قسە بکەن بەڵام تکایە هەوڵێستێکی قانونی خۆتان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو خەڵکانە چکە هەتا بانی دکتۆر قسە بکات و من قسە بکەم و کاک بەرزان قسە بکات و وەزیر قسە بکە هەتا بە یاسا ئەم شتە کۆنتترۆل نەکرێت کۆنتترۆل ناکرێت زەحمەت نەبێ سەرۆکی داواکاری گشتی کە دەسەڵاتێکی گەوری لە هەرێمی کوردستانە وەرە سەرخەت بۆ ئەم دیاردە کۆمەڵایەتیانە با چارەسەری بکەین وەکو نەهاتن بۆ بەرنامەکە ئەزیێت نەبێ وەرنە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەمە کاک بەرزانجان دووبارە بە خێربی زۆر سپاس من هەڵبەتە وەکو بەبیرهێنانەوەم بۆ ئەم بابەتە لە دوا پۆستا چەند پۆستێک پێش ئێستا لە فەیسبوک شتێکی جوانە لەسەر ئەم بابەتە نووسی بوو ئەو بوو دواتریش کەوتینە مناقەشە واز لەوە بێنە قسەی تۆچی لەسەر ئەم بابەت ئەلبەت کاک دەروون وەسیلەی سەرگەرمیە من حەز ناکەم شاعیرانە بڵێم بەخشراوەکان دەستەواشەی جوانیان بۆ بەکارێنن بە سوکاتیان پێکەن دەستەواشەی کەوان پێیان خۆش نییە بەکاری دێنم شێتەکان وەسیلەی سەرگەرمین لێرە هیچی دینین وەسیلەی سەرگەرمین بۆ پێکەنین بۆ دڵخۆشببوونی خۆیان نمونەمان بەد بەمە بێنینەوە چییە هەر ئێستا جەنابەت بە مەغەوەشی پیشانەدا مزایەکت کردبوو سانسۆرت کردبوو چەند دۆسێ لەو گەنجە عزیزانش پێکەنێ وەسیلەکە هەر بۆ خۆی پیشاندانی ئەو شێتانە پیشاندانی ئەو کەسانە جۆرێکە لەوەی کە تۆ هەرکە بینی و پێ بکەنی یعنی ئەمە مەدافعەکە موتیڤیشنێکی زۆر گەورەیە بۆی کە تۆ لە هەر شوێنێکە کەسێ لەوانەی کە من وەکوتم شێتەکان ئەوان پێیان ناخۆشەوە بڵێ وا دەڵێم چێ پێی ناخۆشە با پێی ناخۆش بێ شێتەکان وەسیلەیەکن تۆ بتانی لە هەر شوێنێ بەرچاوت کەوت تەسویرێکی لێ بکەی گرتەیەک فۆتۆیەک چوزام ئەوەی بۆ بکەی بۆوانی تر پێ بکەنن ڕەنگە خۆت هیچ وەسیلەیەکت پێ نەبێ یاخۆت هیچ فکرێک هیچ ئاکتینێکی سینەمایی کۆمیدی ئەوەت نەبێ لەگەڵ ئەوت بەرچاو دەکەوێت دەزانی بەوەی ئەمەوە دەتوانی لایک و کۆمنت و فۆلۆوەرس و چوزان ببیتە پابلیک فیگەر ملاحەزە بکە شێتمان هەیە لە کوردستان شێتمان هەیە لە سەرۆکی پەرلەمان احترامم بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ شێتەکەش لە سەرۆکی پەرلەمان ناسراوترە شێتمانەیە هەر 6 ملیۆن کوردەکەی باشووری کوردستان دەیناسێ بە دایکی منیشەوکە پیرە بە باوکمەوەکە پیرە هەمی دەیناسێ ئێدا تۆ وەرە ناوی 4 پسپۆر 4 شارەزا 4 پەرلەمانتار چوزام وەزیر بڕۆ بگەڕە بڵێ وەزیری فڵان چێە
هەر ئەو گەنجانەی کە لە هەموو کوچە و کۆڵانی شێ وڵاتەیە شێتەکان دەناسن کراون بە سیلبریتی پابلیک فیگەر کەسایەتی بەناوبانگ تەنانەت لە دۆخە ئینتیخابیەکانە لە کاتی هەڵبژاردنا دەیانن ئەویان پێکەن پرۆپاگەندایان پێکەن چەندین لەوانە بینیوە و شێتانە پۆستەریان داونەتێ پۆستەر بڵاو دەزانێن پۆستەرە گەربی با لە سایتێکە ڕەنگە سایتێکی سادەش بە 300-400 دلاری لێ سێنێ ئەیداتە دەست ئەو سایتە ئەگەر بۆشی بڵاو کاتە دەگاتە دەست 3-4 کەس ئەیداتە دەست ئەم کەسە جەنابوتی دەروون نەخۆش بامش بیگۆڕم وای پێ بڵم خەڵک تووڕە نەبێ ئەو دەروون نەخۆشە ئەو دەروون ناساخە بە سەریعی بۆ دەگەێنێتە گیرفانی 6 ملیۆن کورد 6 ملیۆن کورد زۆر بە خێرایی دەتوانێت دەستی بگا بەو زانیاریانەی کە لە ڕێی ئەوە دەیگوازیتەوە بۆ نەفسێتی ئەم خەڵکە ئەمەنە دکتۆر ینی بۆ نەفسێتی خەڵک ئەمەنە سوک بووە ببوو دەتخوا ئەو قسێشم بەکارێنە بەڵام هەر سوچێتی ینی سوچێتی نەفسێتە ئەمەنە سوک بۆ لە پێناوی ئەم لایک و کۆمنت و ڤیۆ ڕوشتا ئەتوانێت هەموو شتێکە هەموو شتێکەکە لە پێناویە یعنی بۆ وای لات و بۆ وایە کاک دەروون پۆلیسیەکانی دەروون ناساغێک من بازرگانی تێ من حەزم نەکرد ئێمە دووبارە ڕێکلامیان بۆ بکەینەوە ئەچێت بۆ لای حەمەجانی سلەیمانی مەسەلەن جلی بۆ بردووە نازانم شتی بۆ بردووە ئەوەی بۆ بردووە بەس بۆی کە حەمەجان ڕەنگە 2 دقە دوای ڤیدۆکە حەمە لە یا سەری بڕن کە زاگای لێ نەبێت بەس بۆی کە تاو 2 دقەی کە ڤیدۆکە ئەکرێ و یعنی بوای لاتوە خەڵک کاک دەروون وەکوتم وەسیلەی سەرگەرمیە و وەسیلەیەکە تۆ زۆر بە خێرایی دەتوانی کاڵاکەت وەسیلەکانە فکرەکەت پەیامەکەت لە زاری ئەو دەروون ناساخەوە بگەێنیتە هەر کەسێکە دەتەوێت ینی دەربڕینەکانی کە ئەوان دەیڵن تەنانە ئەکتەرەکان خۆنی خەڵکی ئاسایی پەنای ئەکتەرەکان ئەوانەی ناسراون خەڵک دایان ناسێ سیاسیەکان محافظ سوزان پەرلەمانتا سەرۆکی حیزب دەچێت دانهێنێ بووی کە ئەو ڕکلامەی پێ بکە ئەو بانگەشەی پێ بکات بانگەشەی دەزانی لە وڵاتەیە شەڕ بۆ لە شەڕی حیزبی هەبووە لەسەرەوەی کە سەرنجی شێتێ بۆ خۆی ڕابکێشێ زۆرتر ناوی سەرۆشی ئەو بێنە لە ڕکلامی فەیسبووکە تۆ دەزانی ئەمانیان هێنا من نازام خەڵک چەندی پێ ناخۆش هیوادار نیم ئەم شتە ڕاست بێ خۆگە ڕاستیش بێ شتێکی باشی کردو یەکێک لە دەروون ناساغەکان لەگەڵ ئەو پەڕی حورمەتم بووی وابزانم کارەبای بۆ دێکی خۆی ڕاکێشاوە وا ئەڵێن ئەوەی کە ینی لە کۆمەڵی سایتی فەرمیش ئەمە کارێکی باشە ئەگەر بەجێی من خۆشتێکی باشی کرد ئەگەر بەگوێی کەی وا دەڵێ احترامان کورد دەڵێ قسەیان لە شێتیان لە منتاڵەگە لە هەردووچیان وەرگری خراپ نییە ئەمە بەس بۆشتی باش دەزانی کاک دەروون باسی ئەوە ناکەین ئەگەر حکوومەت جۆڕایال بێ لەسەرەوەی یە قسەی دەروون ناساخێک تەسیرێکی عاتفی چوزانم کۆمەڵایەتی ئەخلاقی سیاسیە کاتە سەر سیاسیەکی باڵاو دەچێت دەهێنێ و احترامی دەگرێت باسیەوە ناکەین باسی وەکین سەرروپێخانی پێ ڕکلامی سەرروپێخانی پێکەی ڕکلامی ماسی پێەکەی ڕکلامی چوزام شەربەتی پێەکەی جلوبەرگی پێەکەی ئەزانی ئەمە وەسیلەیە کە تۆ کاسبی پێ بکەیت ئەم شێتانە ئەم کەسایەتیانەی کە ئەم شێتن لە کۆمەڵگایە تۆ واد لێ کردوون بە مجارە دەڵێم کۆمەڵگەیەک ساخەکانی دەگوژێ و ساخەکانی شێت دەکا و شێتەکانی دێنێتە دەیکاتە شتی گەورە ینی چ پێویستە کامرۆ ئەوەزانمە وەسیلەی سەرگەرمین ئەم وەسیلە سەرگەرمیانە ئیشی ئەو 1-2 کەسە ڕایگرێ جارێ لە بەرنمەیەکی تراگوتم باسی مینیۆمان کردوتم قایم خامەتوانێت ڕایگرێ پێویستی بۆ شتانە نیە ئەمەش ئیشی یەک مؤسسێ هەر وەزارەتی ناوخۆتوانێت ڕایگرێ لە تەڵەبی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی پێی بڵێ پۆلیس ڕێگە ئەوە تا جەنابی وەزیر ئەڵێ ئێمە ڕێکاری یاسایی دەبوو کوێستان خان احتراممەیە بۆی دەبوو پێشتر یانی ئەوش فەیسبووکی هەیە و سوشال میداش بەکاردێنێ و ئەوانشی بەرچاو کەوتووە حەسەب پێگەی وەزاریەکەی کە دەبێ حتممە بڵێ یان نەمبینیوە بۆیە پێشتر چارەسەرم نەکردووە یا ئێستەوە بینی کە چارەسەرگا دەستی خۆش بێ ئێمە نەمانوتوە شێتەکان یا ئەوە دەروون ناساغەکان پیشان نەدرێن پیشانی بدا عاتیفەی بۆ ڕابکێشە تۆ سوچی مەکە دەزانی بۆ خۆی نەخۆشە ئەمانە زانی لە کۆمەڵگەی کوردیە ینی ئەم کۆمەڵگەی ئێستا خۆ بە ساخەکانیش ڕادەبێرێ یخۆ ساخەکانیشی بۆڕێ بەڵام جیاوازێکە ئەوەی ساغە دیفاع لە خۆیەکە بەزم نازانێت دیفاعیان لە خۆیان من یەک قسەکەم کاک بەرزان دکتۆر قایمقامی سلەیمانی ینی یەکێکە لە پیا بە بۆچوونی خۆم هیوادارم هەڵە نەبم یەکێکە لە پیاوە سنجینەکانی شاری سلەیمانی و ئەوەندەی من ئاگادار بم ینی زۆربەی کات ئەوی شانی کەی کات بۆ خزمەتێکە نەک بۆ نمایشی سوۆشیال میدیا و میدیاکان یعنی من ڕخنەیەکی ینی تەلەفۆنی بۆکەم ئێستا ینی سوکە ڕخنەیەکی لێگرم لەوەی کە جەنابیان من لەم ڕۆژانە ڤیددیوەکەم بینی لەگەڵ کۆمەڵێ نووسری بەڕێز داتوانە ئەمین
خۆڕەنگە شتێکی باشیان کرد بێگەڵبەتەوە دەیەمین و دوانزەمین جارێت بەڵێ ئەوە خراپە ئەگەر شتێکی باشیان کرد بێ و خۆگەر حەمەجانیان لە سەرما و سۆڵە نەجادابێ خۆشتێکی خراپ نییە بەڵام کاگاوا دووکو قایم قامێک گرنگە ینی چکە پێیەکی گەوری لە ناو حکوومەت و لایانی پەیوەندیدارە سەرورە ئەم بابەتە لە بریەوەی کە بە سۆزداری چارەسەری بکات ئەوایە بە قانونی چارەسەری بکردایە با من تەلەفۆنێکی بۆ بکەم هیوادارم هەڵبەتە پێشوەختە قسەمان کردووە دوێنێ و پێرێ ئەگەر تا وەڵامایەتەوە با ئێمە قسەی خۆمان بکەین جارێ خەتی نییە دکتۆریستە قسە بکەی ئەزەن چۆنە لەژێر هیچ پاساوێک لەژێر هیچ مبەڕێک ناکرێت و کەسێک بەکار بێنی بۆی ڕێکلامی بازرگانی پێزیادکەی یان فۆلۆی پێزیادکە یان خۆتی پێ بەناوبانکەی ئەمە چێتە خانەی تاوان بەرامبەر ئەو مرۆڤایەتیە ئیتر ئەم کەسە ئایا بەناوبانگە یان بەناوبانگ نییە وەکو یاریزانێکی گەورە تۆ زۆر کەسانی ترت هەیە تۆ ئەتوانی لەو بوارە بەکاری بێنی هونەرمەندە یاریزانە کەسانێکی ترە بەڵام ناکرێت نە منداڵ ناو کەسانێک دەروون نەخۆشن ناو کەسانێکەوە خاوەن پێداویستی تایبەتن تۆ هیچ مبەڕێ وەڵاهی کاگاوات جواب بیایە وحدەم پێنەم هیوادارم بۆم بکاتەوە تەلەفۆن بۆ تەبورەکەن من لە وحدی مۆبایل زۆر خراپ تۆ ژوای مویمەوەی دەنگەکە نەڕۆشتەوە لە فەیسبوک داهێنێن دوای هیچ پاساوێکی یاسایی نییە مرۆڤایەتیش نییە ئەبێ ئەوانە بە قانون مامەڵیان لەگەڵدا بکرێ ئەبێ ئەوانە سزایەکی وا بدرێت بێتە دەست تەلەفۆنی کردەوە کاگاوات ئەفوم بکە کاگاوات جان سڵاو لێبێ قوربانە بم وەکو پێشتر قسەمان کرد بش بوورەوە جەڕسم نەکرد و دای بخەمەوە هەڵێ گرت و من وحدەم پێنەماوە لە بەرنامەم و میوانە بەڕێزەکانم گویان لێتە جەنابی وەزیر ئاگای لە قسەکانتە کۆمەڵی میوانی بەڕێز و دەرووناسێک ئاگای لێتە من وەسفێکیشم کردی لە بەرنامەکەوتم کاگاوات یەکێکە لە پیاوە سنجینەکانی شاری سلەیمانی جگە لە پۆستی قایم قامی بەڵام هەمیشە خەریکی شوکارەکانێتی دوور لە میدیا و دوور لە نمایشی میدیایی من قسەکەم ئەوەیە کاگاوات جەنابەت پێشی گەورە لە ناو حکوومەت و لایانی پەیوەندیدارە و قایم قامی شارێکی گەورەی لە ماوەی ڕابردووە ڤیددیوەکەم بینی جەنابەت و کۆمەڵی نووسری بەڕێز و ئەزیز سەردانی کاکە حەماکەن لە سلەیمانی کە شتێکی باشتان کردووە ڕەنگە ئەو سەردانە سۆزداری ئێوە بێ هۆکارێ بوو بێ بۆی کە لانی کەم نەخۆش نەکەوت پێ بەڵام ئەم ئیشەی ئێوەیکەن لە ڕووی سۆزداریۆز گرنگە لە ڕووی یاساییەوە شتێ بکەن بۆ کۆکردنەوەی ئەم دەروون ناساغانە وەک لەوەی کە لەژێر ڕەحمەتی خەڵک و خوا و چوزانم جەنابتان و خەڵکی ترابێت قسەی جەنابەت چییە بۆ ئەم بابەتە یەکەم سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو لایەک سوپاس بۆ جەنابێت قوربانم سەبارەت بە مەوزوعی کاکە حەمە من شەوی ڕابردوو یعنی ئەو ڕۆژەی کە چوین بۆ لای کاکە حەمە لە شەوی ڕابردووە پۆستێک لەسەر ئێمە کرابوو کە ئالاساس کاکە حەمە شوێنی خراپە شوێنەکەی پەنجەرەی پێوەنیە دەرگای پێوەنی و سەرمایە بێت باش ئێمە بە ئەرک و وەزیفەی خۆمان زانی بچین سەردانێکی شوێنەکەی کاکە حەمە بکەین و لە نزیکەوە هەموو ئەو کەسانش ببینین کە ماوەیەکی زۆرە هاوکاری کاکە حەمە ئەکەن و لەگەڵ کاکە حەمەیان چ بە مەسەلەی ئامادەکردنی خواردنەوە بۆی چ بە ئامادەکردنی جلوبەرگەوە بۆی چ بە مەسەلەی خۆشتنەوە بۆی بەڕاستی کۆمەڵی خەڵک کە ئەمە شتێکە کە هەر سلێمانی لە دێر زەمانەوە پێوەی ناسراوە خەڵکێکی زۆر باش و نمونەی زۆر جوان هەیە لەو ڕۆکە چەند بە تەنگ ئەو جۆرە کەسانەوەن ڕاستە ئەو جۆرە کەسانە لە نمونەی مامۆسافایەق و کاک جەمال و کاک ڕزگار و دەیان نمونەی ترکە ڕۆژانە بە کاکە حەمە و چەندینی ترەوە خەریکن هاوکاریانەکەن بۆ نمونە کوڕێک ناوی کاک جەمالە هەموو هەفتەیەک دوو جار ئەو کاکە حەمەیە ئەشوا جلەکانی ئەگۆڕێ و جلی نوێ لەبەرەکات و مامۆستافایە ینی کاک جەمال بووە ئەو کاک جەمالە لە بری حکوومەت خەریکی شتن و خزمەتکردنی حەمەیە وە قوربان ئەنجا من ئەوەی کردی بێتمان وەزیفەی خۆمان بۆ هیچ شتێکی زیامان نەکردووە بەڵام ئەمە بەڕاستی ئیشی خەڵک نییە ئەمە لەگەڵ تویان ئیشی حکوومەتە وەزیفەی حکوومەتە من دڵنیام ئەگەر وزارەتی کاروباری کۆمەڵایەتی میزانیە بودجێی تەواوی لەبەردەستاوێت لێرە شۆڕێز و خۆشەویستی زۆرم هەیە بۆ جەنابی کوێستان خان
چکە دڵنیام ئەگەر میزانی و پارەی پێویستی لە بەردەستا بێت ستافی پێویستی لە بەردەستا بێت ئەتوانێت زۆر بە سەرکەوتی و ئەرکانە جێبەجێ بکە کە ڕوبەڕووی دەستەکانی خۆش کاگاوت یعنی جەنابەت هاوڕای لەگەڵ ئێمە و ئیشی کە ئێوەش کردوتانە بە ئیشێکی باشترە کە حکوومەت و لایانی پەیوەندیدار شێڵتەڵێکی گەورە دروستکە بۆ ئەم دەروون ناساغانە وەک لەوەی کە لەژێر مەرحەمەت هیچ کەسێکا بن هاوڕای لەگەڵمان بەڵێ وایە دەستەکانی خۆش بێ کاگاوات جان یاخوا نمونەت زۆر بێ ئێستا قسەکانی تۆ گەینین بە جەنابی وەزیر و بەڵکو بە هەموو لایەک جەناب دۆکۆ قایم خام وەزیر سەرۆکی حکوومەت ڕۆژنامە نووسان دەروون ناسان هەمومان بتوانین ئەم دەروون ناساغانە لەو شوێنادانین کە لە دنیاە شوێنی خۆیانە ئازێتە کێشا کاگاوات جان زۆر سپاس بۆ تۆ لە کاتم گرتی قوربانت میحترامتێ ترامتێ خوافی سپاس با کوێستان خان وەرگرم کوێستان خان ئەم پرسیارش بۆ جەنابە دووبارەکەمەوە لە دنیاە ینی ئەم دەروون ناساغانە خزمەتەکرێن یعنی ئێستا بە نمونە حەمەمانی نایە لە بەرۆی حەمە ئەتوانم بڵێم تقریبان کارکتەری بتۆڵی وەرگرتووە لەم ڕووداوی ئێمە باسیەکەین و تاریخێکی دوور و درێژیشی هەیە بەڕاستی لە ناوشاری سلەیمانی و لە سۆشیال میدیاشا زۆر ئەبیندێ یعنی ئەمانە لە دنیاە خزمەتەکرێن لەمانە لە دنیاە حکوومەت ئەیان شووا حکوومەت پاچیانەکاتەوە یعنی دەروون ناساغێکی دامای وەکو حەمە جگەرە کێشە ینی ژوورێکی بۆ دروست کراوە هەر شەوێک ئەو جگەرێ لە دەستی بکوێتە خوارەوە بەسەر بکوێتە سەر جلو بەرگەکەی ڕەنگە کوڵ و کۆی دامرچێتەوە پسووتێ ینی ئێوە چیتان کردووە بۆ ئەم بابەتە ئێوە چیتان کردووە بۆی کەیتر بەجددی دەست پێ بکەن بۆی کە ئەوە لە پرسیارەکەمە بەڵێنیەوەدا کە لە ڕووی یاساییەوە دەستەکەن بۆ قەدەغەکردنی پروپاگەندەی بازرگانی بەم دەروون ناساغانە ئەی بۆکو شوێنومەکان چیتان کردووە وەکو حکوومەت و لایانی پەیوەندیدار من سەرەتا سوپاس بۆ پارێزگاری سلەیمانی بۆ قایم قام بۆ هەموو ئەو کەسە دڵسۆزانەی کە خزمەتی کاکە حەمە ئەکەن لە سلەیمانی بەڵام وەک ئاماژەت بۆ کرد ئەمانە ئەبێ نەخۆشخانەیەکی تایبەت هەبێت کە ئەمانە لە خۆ بگرێت و کۆیان بکاتەوە لە هاوشان لەگەڵ چارەسەرکردنیان خزمەت بکرێ و ژیانێکی شایستیان بۆ دابین بکرێت ئەوەنەی من ئاگادارم لە سلەیمانی و لە هەولێر دوو نەخۆشخانەی دەرونی هەیە ئەوانن کە چارەسەرەکرێن و خزمەتی زۆر باشەکرێن دروستکردنی نەخۆشخانەی تایبەت بەوانەی کە بە تەواوەتی هۆشیان لەدەستداوە ئەمە پێویستە وەزارەتی تەندروستی بە هاوبەشی لەسەر گەڵ وەزارەتی کار ئەم نەخۆشخانانە دروست بکرێت ئێمە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ وەزارەتی تەندروستی و لەگەڵ بەڕێوەبەری گشتی بەرەنگاربوونەوەی توتیژی لە بابەتی ئەو ژنانەی کە هۆشیان لەدەستداوە و بەداخەوە جاری واشێ دەستدرێژیان نەکرێتە سەر زۆر هەوڵمانە بەڕێ سەرۆکی حکوومەت بڕیاریاوە سێ نەخۆشخانەی ئەم دەرونی درێژخایەن لە هەولێر سلەیمانی دوهۆک دروست بکرێت بۆ ئەم ژنانە و هەر بەڕێزیان بڕیاریاوە لە چەمچەماڵ نەخۆشخانەیەکی وا دروست بکرێت بۆ ئەو پیاوانەی کە لە چەمچەماڵ هۆشیان لەدەستداوە لێرە کۆبکرێنەوە و پرۆژەیەکەیە پرۆژەیەکی گەورە هەیە لەلایەن خێرخوازێکەوە لە شاری هەولێر کە خسخانەیەکی زۆر گەورە دروست بکرێت بۆ ژن بە جیاپیا و هەروەها مناڵیش هەیە مناڵ و مێرد مناڵ کە لێرە کۆبکرێنەوە و پرۆژەکە ئێستا وەزارەتی تەندروستی زەوی بۆ تەرخان کردوون و لەگەڵیانە لەسەر خەتە بۆ ئەوەی ئەم نەخۆشخانە گەورەی دروست بکرێت بۆ ئەم کەسانە دەستەکانی خۆش بن ئەمێ هەر زۆر نەتێڵمەوە بۆی کەیتر دەستکەین بە بابەتەکەی خۆمان باش بوو کورت و پخت قسەت بۆ کردین جەنابتان هەتا ئێستا تا ئەم شوێنی کە لەگەڵ جەنابتانە قساکەین هیچ نەخۆشخانەیەکی تایبەت لە شار یاد نەخۆشخانەیە شێڵتەرە چوزانە مەرچیەکە شوێنێکی تایبەت هەیە بە داڵدەدانی ئەم دەروون ناساغانە لە شارەکانی کوردستانە؟ نەخێر تا ئێستا هیچ شوێنێک نییە چکە ئەمە ئەبێت وەزارەتی تەندروستی لایەنە سەرەکیەکە بێت و ئێمە هاوبەش بین لەگەڵیانە لەبەرەوەی ئەمانە تەنها کۆکردنەوەیان نییە و خواردنیان بدرێتێ و بڵێ خزمەت بکرێن ئەمانە ئەبێ لە ڕووی دەرونیشەوە چارەسەر بکرێن
بۆیە ئەمە ئەرکە سەرەکیەکە هینی وەزارەتی تەندروستیە و ئێمە هاوبەشیان بین بۆ خزمەتکردنیان بۆ شتنیان بۆ پاکردنەوەیان بۆ خواردنیان تا ئێستا ئەوەی من ئاگادار بم خستخانەیەکی لەم شێوەیە نییە بەڵام خستخانە هەیە بۆ چارەسەری ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە لە سلەیمانی و لە هەولێر بە پێی زانیاریەکانی من هەیە ئەم نەخۆشخانانە بەڵام بۆ دوهۆک ئاگادار نیم بۆ ئەم پرسیارە زیاتر لە بەڕێز دکتۆر سامان وەزیری تەندروستی بپرسن دەسەکانێ خۆش بێ پێم وا بێ فەلسەفەیەکی بەڕێوەبردن هەیە دایمە خانمان بۆ پۆستی حەساس دانرێن لە جیهانە چکە تۆزێ سۆزداری تر بڕیارەکانیان پێم وا بێ کوێستان محەممەد وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی شوێنەکەی ئەو پۆستەی کاتەی خۆتە هیوادارم ئاوا هەمانگ بی لەگەڵمانە دەسەکانی خۆشبێ ئازێتە کێشا چاوەڕێی جێبەجێکردنی بەڵێنەکانی ئێوە و قایم قام و سەرۆکی حکومەت و هەموو لایەنێکەکەین و دەسەکەین و بە مناقەشەکانمان زۆر سپاس بە جوابێکمان باتەوە دەستیەوە خۆش بێت قوربانت زۆر سپاس بۆ قایمقامی ناوەندی سلێمانی زۆر سپاس بۆ هەموو ئەو کەسانە بەڵام ئاخۆ لە جەنابی قایمقام و جەنابی وەزیرە پرسم چەند حەما هەبن لە کوردستانە کە پێویستیان بە خزمەتە ئەوانە پێویستیان بەوە نێتەوە پاروێکنان و تۆزێک سۆزداری لەگەڵ یام جوولێتەوە ئەوانە پێویستیان بە چاودێریەکی درێژخایان هەیە ئەوەی جەنابی وەزیر باسەکە دەڵێ دەیکەین ئاەکەی 2 ساڵی تر 3 ساڵی تر ئەم نەخۆشخانە بە پێیستاندرێک کە لایەق بێ بەو نەخۆش دەروونانە لایەق بێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی خۆراک و پێداویستی و شوشتن و هەموو ئەو شتانە کەی جێبەجێ دەکرێت کەی دەتوانین جێبەجێ بکەین ئێمە تا ئێستا لە فەلسفەی ئیداری خۆمان نەمان گوتووە کردومانە ئەوە جێگای نیگەرانیە کە تا ئێستا هیچ شەڵتەرێک و شوێنێک و جێگاک نییە دوای ئەو هەموو ساڵە بۆ ئەوانە ئێکجار زۆرن لەسەر شەقامەکان ئێمە ئەیان بینین ئاخر ئەمە جێگای بەزەی نییە بەوانە ئەمە یاسایەکی زۆر بەهێز هەبێت بۆ پاراستنی ئەوانە لە هەموو مەترسیەکانی سەرما و گەرمە برسیەتی نەخۆشی ئەو خەڵکانی کە نفسیان نزمە دەرونیان نزمە گاڵتە بەوانە دەکەن باش مشتی تر بەکاریان دێنن من یەکشە پێ بڵم نەخۆشی دەرونی وەکو ئەو نەخۆشی جەستەی نیە تۆ تەنا پێویست بە دکتۆرێکە و چارەسەر وەرەگری ئەو پێویستی بە پاڵپشتی کۆمەڵایەتی پاڵپشتی یاسایی پاڵپشتی سۆزداری پاڵپشتی هەتا سۆز و خۆشەویستیش هەیە لایەن کەسێکەوە بۆ نمونە زۆر جار ئێمە لە بینیومانە لە دەرەوە یەکێک کە تەمەنێکی بە ساڵات چووە هۆشی لە دەستداوە لە دەرەنجامی مناڵێکی لە دەستداوە ئیتر لەگە مناڵ کۆنتاکی دەبێت یەکتر لەگەڵ کەسێکی ترە کۆنتاکی دەبێت زانایەکی فیزیا هەیە با بڵێن لە کۆڵانەکانی بەغدا ئەسوڕێتەوە ئەوە پێویستی بەوەیە کە چۆن بتانی لەگەڵەوە هەڵسوکەوت بکەیت چیت بۆ دائنەی کە چاودێری و کەسانە بکات بزان خۆمە قاتشکانی نییە بڵیتە داویەکە ئەمە درێژخانە پێویستی بە من دەنگی بەشێک لەو کەسانەی کە خاوەنی ئەم دەروون ناساغانن بەڕاستی ینی بە منطق خانمێک بۆی نووسیوم ئەڵێ من مێردەکەم لە دەزاوە کوڕێکی ناساغم هەیە باشە ینی ئەمە چیرۆکێکە هەم تراژیدیە و هەم ئەها ئەڵێ دارێکی بەدەستەوەی هەردوو سەری پیسە ئەڵێ کوڕی گەورەی ماڵەکەم ئەم کەسە بۆ کەیسا دەروون ناساغە خۆم و کچێکم ئیشی دەرەوەکەی نانکەری ماڵانن ئەم کوڕەمان ناتەواوە ئەڵێ جاری وایە ینی کە دەست بۆشێنێ شوێنێکمان ئەشکێنێ ئەڵێ بە زنجیر بەستومانێتەوە قسەی ئەوە ئەڵێ ئەزانی لە چیە ترسین ئەڵێ وەرە زەحمە نەبێکاک دەروون حەلێکی من بکە ئەگەر ئەم کوڕەمان نەی بەستمەوە چی هەیە ئەگەر نەشی بەستمەوە ئەڵێ ئەترسم ئێستا دراوسەیەکم ڕیکۆردێ بکات و بڵاوی بکاتەوە بڵێ نەها فڵانی دراوسێم کوڕەکەی خۆیانیان بە زنجیر بەستۆتەوە وەڵاهی ڕاستەکات یانی چی لێ بکە زۆرجار شێمە ترسێ بۆ سەر ئەندامانی خێزانەکە زۆرجارێ پەلاماریان نەدایان ینی ئەڵێ شاردوومەتەوە ئەترسم دراوسەیەکم ڕسمێکی بگرێ بڵێ وڵا کاکە واها فڵان کەس چۆن چۆنی مامەڵی کردووە لەگەڵ ئەوەی مناڵەکەی خۆی بە بلۆک کوشت کابرا تێک چوو بوو نەخۆشی دەرونی هەبوو یعنی لە ماڵەکە بەستبیانەوە ئەویان کرد یەکسەر مناڵەکەی خۆی کوشت زۆر زار بەرزانجە مامەڵە لەگەڵ واقعاکەم کەی بینم
باز لەو بێنە ڕۆژنامە نووسم کاسب مە شتێکم دەیبینم هاوڵاتیەکەم شتانە دەبینم دەزانی لە وڵاتی ئێمەیە تایبەت لە شارەکەی ئێمەدا لە سلێمانی باش شێت کولتورە ئەمە وازح بەڕۆنی قسە بکەین شێت کولتورە شێت پەروەریش کولتورە جۆرێکە لە تاریخێکی دوور و درێژی حەزەکەم شتێکتان پێ بڵم کاک دەروون لە مەسەلەن 70 ساڵ پێش ئێستا 75 ساڵ پێش ئێستا لە هەمووی عراق 12 کامێرەی فۆتۆگرافەری تیا بوو دوانیان لە سلێمانی بوو دوو فۆتۆگرافەری ناسراوەسە کە هەیە جەنابە دەزانی چێ دەڵێم خەڵکیش دەزانێت چێ دەڵێم باشنی فۆتۆگرافەرە پیرەکانی ئەو کاتن لەو سەردەمەیە گەیسە لە جامخانەکانیانە فۆتۆکانیان هەڵواسیوە شێخ مەحموود ژیاوە پیرەمێر ژیاوە گۆرانی شاعیر ژیاوە جوزانم حسێن حوسنی مکریانیش زۆ حەچێ و نووسەر و کەسایەتیەکانی سەدەی هاوچەرخ ژیاوە ئەوە شۆڕشی شێخ مەحموود هەمووی چیتیا بوو بە حەمدی ساحێبقڕ ئەوانە ژیاون دەزانی جامخانەی ئەم دوو فۆتۆگرافەرە قالەشێت و خولەشێت و فەتەشێت و نازام کێشێتە هەنی ئەرشیفی ساغی نەکردووە بڕۆ سەیری جامخانەکەکەی شانازی پێوە دەکەن دەڵێ شێتەکانمانەوەمان کردو شێتەکانمان ئەوە کردو ئەرشیف کردووە ببینە بزانێکە یەک ڕسمی پیرەمەردەیە باوەڕکە هەرچی گوگڵە گەڕێ و لا یەک ڕسمی پیرەمەردەیە بۆ مەعاملە یعنی بڕۆ هەشتانەوە فۆتۆی شێتێکیان گرتووە لە جامخانەکانیش دایناوە دەزانی ئەوە زۆر بێتامە کۆمەڵگی خۆت شاری و خۆت وە بە دۆخێکی عاتفی تەڵقین بدەی بڵێ سلێمانی بە شێتەکانیەوە جوانە ئەزانی هیچ کاتێ شارێک جوان نییە بۆی کە شێتی زۆرە هیچ کاتێ ناوچەیە گەڕەکێک تەلەڤزیێنێت سوزام شوێنێ جوانێ لە بەرەوەی کە شێتەکانی زۆرەوە تۆ دەچی تەسویریانەکەیت و خواردن و لە فەیانەی تێ هەر ئەوانە دەزایزانی هەموو ئەو کەسانی پێیانەڵێن شێت کاک دەروون دکتۆر هەموو ئەوانە لە دوای 12 شەو کەسیان لەگەڵ نییە هەمووی لە دوای 12 شەو هەمووی لە پێش 12 بۆ تەسویر دەبینی لە سەوڵەکە لە ئیسکان دوانزە هەر لە دوای کامێراکە کە کامێراکە ئەخرنا مەسەلەن ڕێگە مشتریەکی تری بۆ پیا بەلایە بێت ببینە چیان بۆ دەکەن دەزانی با من بە هیچ احترامی و کەسانە ناگرم وەڵایەکێ ببڵێ من نەمە خزمەتیانەکەین و لە فەیان دەدەنێ ئەستا هەر بە پێ خانوو نەسەنی و بۆچ گەریان دەدەنێ هەنێکیان جگەرەکێش نەبوون فێریان کردن ئەزانی مەشروبیان بۆ دەبن قورستری مەشروب ویسکیان بۆ دەبن دەزانی ویسکی دەخۆنەوە دامە مەزەیان دەدەنێ ماسییان دەدەنێت چزانم جاجک و ئەو شتانی لە نادیەکانە دەخورێتەوە لەوانیان دەدەنێ مادەم شێتیگەری کولتورە پێویستە نووسەرەکان سوزانم ڕۆشنبیرەکان ئەمانە بێن قسە بکەن بڵێن واز و خەڵکە بێنە ئەزانی لەوەی حەمەجیان و دەو دەربڕینە عاتفی تو شەمەر بەدڵ نییە هیچ کەس یەک جەنابی قایم قاموانە حەمەجیان جوانیەکانی شارەوە چند پۆسە و قسانەیەکەیکە ڕێکدا من بێنە موسمونات دەیدون نووسن لەسەر دیوارەکان وەکو پند و حکمەتی وەکو پند و حکمت و قسەی بیرمەندانی گەورە ئەیڵێنەوە لە دوای خۆیانە نووسەر ئەکتەرەکان بە مایر حەسەن و ڕێزمێ بۆیان ئەحمەد جۆڵاچن دەیان هێن و پێکەن و ئەویان لەگەڵەکەن ئەزایمە ئەمە کولتورە دەبێم کولتورە ڕاوەستێ تۆ نابێ شێتەکانی وەک سەرمایەکی و سامانێکی نیشتیمانی لێک بیتەوە ئیشی هەموو ئەم شێتانە مەسەلەن پاراستنیان هەرچێکی ناوچیان پێخۆشە شاعیرانە دێڵێن بیڵێن پێویستی بە یەک بینایە چەند پسپۆڕێک دەروون زانێت چەند پزیشکی چەند پۆلیسێکیش بۆی خەڵک نێرتە ئەوێ لە دوایە بە کولتورەکە ڕاگری ئەیچێ دەڵێت تو ئەمانە دروستکردی لە خەسەخانەکە پۆلیسەکان تەسویریان ناکە نایانکەن بە مەسە ئەزانی پێویستە کولتورەکە دەستکاری بکرێ کولتوری شێتپەروەری کولتوری هەیە بەس ئەوە تەواوکەم تەکمێڵێکم کاک دەرون کولتوری شێتکردنی ساغەکان هێنانە پێشەوەی شێتەکان یعنی هەمووی پابلیک فیگەرە زانی شێت هەیە زانی ئینستاگرامیان بۆ دادێنن دەیفرۆشنەوە بە ملیۆن لایک و ئەوەی بۆیە فۆلۆرسی بۆ دەیفرۆشنەوە لە پڕادانێکی تردانێن دێن شێتێکی تر دێنن ئەوانەی پێ دەکەن ئینستاگرامی گەورە دوای سەحیشینی بۆ وەرەگرن بە پارێکی زۆر دەیفرۆشنەوە دەڵێ خزمەتی شێتەکەین خزمەتی ئەم پیانە و دەستخۆش نەلەنبوونی ئەو چوار دیواری کە جەنابەت باسیەکەی چوار پۆلیس و چوار هونەرمەندان و نازانین چێ و چێ بە سۆزداریەوە تەعامولەکان ئەزین چۆنە کاک جان یەک قسەکەت بیر نەچێ چ بە ڕێزێک ئەوێ قسەیەکیە بێ با لە خزمەت یابین مایکەکان حەزرە با دکتۆر قسە بکە جان ئەو برا بەڕێزە کراس پێ با لە خزمەت جان دکتۆر من لەگەڵ کاک بەرزان سەتاسەد ئەوەمە یعنی کەلتوری چی کەلتورێکە تۆ ئەجنەبیەک بێتە کوردستان ئەچی فۆتۆی شێتی پیشانەدەی ئەتی فۆتۆی نەخۆشی دەرونی پیشانەدەی ئەڵی کاشوە شاعیرەکانتان کە ئەدیبەکانتان کە نووسەرەکانتان ئەمە کەلتورێکی زۆر سەقەتە ئەمە کەلتورێکی زۆر ناشایستەیە لەگەڵ ئەو دام تۆ کە کابراکە بە پارێنانێک ئەو پێویستی بە عیلاجە
شێتمانێت دکتۆر لە نالی ناسراوترە لە معنی ناسراوترە لەگەڵ تۆ شارەکەی خۆتە شانازی بەوە بکە کە چەند شاعرت هەبوو چەند نووسەرت هەبوو چەند ئەوەتەوە تا ئێستا نازانین زانای فیزیایی کورد چیە زانای کیمیاگەری کورد چیە ئەو کەسێک کە یەکەمی هەموو شەرق ئەوسە تەلەبیرکاری نایناسین بەڵام هەموو شێتەکان ئەناسین ئەمە ئەو کەلیمەیە احترامن بۆ جنابەت یانی ڕادیۆیان بۆ دروستەکەن یان نێنە سەر شاشە لێدوانیان لێ وەرەگرین وەکو فیگەرێکی ئەکادیمی پێت باشە چی بکرێت ئەم کەلتورە سەقەتە ئەم کەلتورە ناتەندروستە کەلتورێکی نامرۆڤایەتیە من شانازی بەوە بکەم کە شارەکەی من نەخۆشی دەرونی گەلەگەل زیاترە دکتۆر حیای من دەبن لەسەرەوەکە دەڵێم بە زمانە قسە بکەین کە ئێمە ئەمانەی بەرنامەکەی لەسەر دروستکەین ئەین لە چەند بەرنامەیەکی ڕابردووە چەند جارێک باسی و خانمانەمان کرد کە درەنگ زەواجیان کردو یا درەنگ زەواجەکان چەند جارێک گوشەی قەیرەمان بەکارێنا ئەوت ئێمە قەزیەکە ئێمە دروستمان کردووە کاکە ئێمە بۆی ئەم قساناکەین بۆی کە تێبگەین باشە ئیشەڵا ڕۆژێجێت ئەمەە ئەم وڵاتا بێ بە شامی شەریف بارگە و بنێن بەرنمەیە پێچین و باسی دیاردە جوانەکانمانەکەین بەڵام کاکە دیاردی جوان نییە ینی شانازی بکەین بۆی کە دەروون ناساغمان زۆرە کاکە ئەو هەر شوێنێ دەروون ناساغی زۆر بێکاتە کێشەی زۆرە کەس لە خۆشیات دەرونی تێک ناچێت کەس لە خۆشییا شێت نابێ کاکە قەیرانی زۆرە بەهای کۆمەڵایەتی کەمە باسی هەموو کوردستانەکەین بەڵام میترەوێت لە سلەیمانی زیاتر تەرکیزی میدیایی ئەوەی لەسەر ئەگەر ڕەنگە لە شاری هەولێر ڕەنگە لە هەڵەبجە ڕەنگە لە مەخمور لە هەولێر زۆر لە مەزیاتر فیگەری گەورەی هەیە کە دەڵین مەخمور خەڵک دەزان فیگەریانێ هەموو شاری فیگەری خۆی تەنها ماوەیە منافەسە بوو دەڵێن فڵان شوێن ئێمەشی خۆمانمان جانەکەم بەس کورت و پوخت جان سەرەتا کاک دەروون دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەخێراتی میوانەکەتان دەکەم من ینی جیا لە هەر مرۆڤێکتر گەر کەسێک بگیری بۆ ئەم ینی بابەتە من دوو جار دەگریم لەبەرەوەی جارێک وەک مرۆڤ کە من وەک هیشام سعید قوتابی بەش ڕاگەاندرم دووەم جاریش وەکو ڕۆژنامەنووس گریانم دێم بۆ بابەتە بەڕاستی ینی تاچی ئێمە ڕێزم بۆ کۆمەڵکە بەڵام لایەنێک ئیتر ئەو لایەنانەی کە بە نەخۆش نەتوانین ناویان بنین چێش لەو شتانە دەبینن کە نمونە بۆ لایک و ئیتر بۆ ڤیو کەسەکان دەشکێنن ئیتر کوردیمە ینی هاوڵاتی ئەگەر باسی بکەین گەر کەسێک بێدەسەڵات بێ ئەم هەلە دەقۆزینەوە ئیتر وەک مامۆستا ئیتر کاک بارزان باسی کرد وەکو مەزە بەکاری دێنن ببوورەکەم قسێژ دەکەم وەکو مەزە بەکاری دێنن بەڵام گەر کەسەکە تۆزێک تووڕە و تون بێ ینی بەرپەچی بداتەوە ناتوانێت ڕێزی لێ دەگرێت ڕاستە بەڵام دکتۆر لە ڕووی زانستی و باسی کە ئەو بەڕێزانەی ئەو بەڕێزانەمەوە پێ بڵێم بۆی کە کورت و پخت تۆزێک کاتەکەمانەوەی تۆکو خوێنکارێکی ڕاگەاندن چی بەو مایک بەدەست و بەناو میدیایانە فەرمیانە ئەڵی لە کوردستانە کە مایکە خەنە بەردەستی ئەم ینی مایکە خەنە بەردەمی ئەمانە دەڵێم تەنها قسە مەکەن و قەڵەم بەکار مهێنن بەڵکو کردار بکەن هەر ئەوەندە بەس باشە ئێوەمانان ئەگەر بۆ نمونە بە خەتەری نازانن ینی بە مامۆساکانتان بڵێن بە کەسی یەکەمی زانکۆ کۆلێجەکەتان بڵێن کە فشار دروستکەن یان ئەمە ئەرچی هەمومانە ینی بۆ نمونە 50 خوێنکار فشار دروستکە لەسەر میدیایەکی نابەرپرسی مراهق کە مایکە خاتە بەردەمی دەروون ناساغێک مایکە خاتە بەردەمی چوزانم هەرچیەک ڕەنگە فشار بێت ینی ڕەنگە ئەمانە کاریگەری هەبێت بۆیە بێدەنگ مەبن ینی با بە کڕوزانەوە گۆڕانکاری دروست نابێت منی ژۆکو تۆ کروزێمەوە بەرزانی ژۆکو تۆ کروزێتەوە دکتۆری ژۆکو تۆ کرد بەڵام بەمە هیچ حل ناکەین با دەست پێ پێویستە ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین سەری دەوروبەرمان نەکەین کە ئیتر خەم لەو شتانە ناخۆرێمە پێویستە لە خۆمان دەست پێ بکەین سا من وەکو ڕۆژنامەنووسێک دکتۆر وەک دەروونزانێک ئیتر ئەوە کاک بارزان وەکو ئیتر کاسکاری ڕۆژنامەنووسێک ئەو وەکو لایانی پەیوەندیدار هەر کەسێ و لە بوارەکەی خۆی بە پێی توانای خۆی پێویستە خەم بخوات و بە دوای چارەسەر لانی کەم ئەتوانیت بە بەسیترین شت لایک و کۆمنت و شت بۆ ئەو خەڵکانە نەکەی یعنی ئەم شتە بازاری هەیە بۆیە بەرداک دەروون زانی ببورن سەرێشم نەبوو بەس با بێڵێم ینی زای ئەو شتانە دەخرێتە سەر سۆشیال میدیا دەزای منیش پێی پێ دەکەنم ناکرێت ئێمە بڵێنمە بەدەرین لەوە وڵا ئێمە وەکو
ناوەسو بلا پێخەمبەرێک هاتووینەتە مەیدانەکە نا بەڵێ. وەڵی من زۆربیان پێکەنە منیش شتەڵێن شتیانە خەنە دەمەوە ڕفتاریان پێەکەن ئەو ڕیاکشنانش من خاتە پێکردین بەڵام ئەوەیە کە من بۆ خۆمەوە ناکەم لەگەڵ یەگر دەرفەتم بۆ ڕێکەوە دەزانی ینی خۆنەویستانە بووین بە بەشێک تۆ ناتوانانی ئەوەت بەدەست سەیری ڤیددیۆکەی لە پڕاچێتە سەری ئیساری کردووی ئەمە نەبینی فەیسبوکت بۆ چییە دەکەیتەوە تۆش گوێگری لانی کەم ئێمە بەبیانی ئەوەی کە بزانین ئەم بەرنمێکی ئاوایە وتارێکی لەسەر بنووسین قسێکی لەسەر بکەی زیاتر بە دوایاچین من بەو گەنجە بە ڕێزاڵمانی گریانم دێ نا ڕۆژنامەنووس نابێ بگری هەر مەگری بووی بێ دقیقەن پێیان بڵێ ئەم شتەی ئێوەیکەن ئەمە کارێکی فاشلانەیە کارێکی با بە زمانی تەلەڤیزیۆن لا نەدەم کارێکی خراپە نابێ ئەمانە بهێنرێنە سەر تەلەڤیزیۆن نابێ بهێنرێنە سەر فەیسبوک نابێ بەڵام هیچێک لەمانە کاکە لە مانگێکا 4 فەیسبوک پاسوەردی خۆم بیرەچێت و فۆگێت پاسوەردیەکەم ئەمانە پەیژیان خۆیان بەڕێوی نابن خۆیان بەڕێو نابن ئەمانە هێنراونەتە سەر جارۆ لایڤیان بۆکەن و قسەیان پێکەن بەڵام لە هەمووی خەتەرتر کە مەسەریشی وەزارەتی ڕۆشنبیریشە زانانی مۆڵەتی داوە بە ڕادیۆیە ڕادیۆکە هاتووە شتێکی هێناو لە ڕادیۆکە ڕاستە خۆ جنێوەدا شێتەکە جنێوەدا هەش بەیەکەنێ قاقاوە خوا جوانە و نازە ئەزانی ئەمە ئیشی بە باوەڕکە ئیشی قسە نییە بە قسە بێمە تاعنیان کەین باوەڕکە حیا و کەرامەتی من و تۆش و دکتۆری شەبن دوای و بەرنامەیە لی دەبڕن و دەڵێن ئاوا دەڵێن ئێمە خزمەتیانەکەین نا کاک دەروون پێویستە پێش هەموو شتێک قەدەغە بکرێ واتە یەکێ لەوانە و پیشانە زۆر فیگەرێکی ناسراوە لە هەڵەبجە و هەورامان مەلامەعاز مەلا مەعاز بۆ خۆی لە مدیر ناحیە و توێتی هەر کەسێ و خوتبە و پێ بە ئەیگرم حەبسیەکەم بۆ خۆی لە ڤیددیۆکە دەڵێ دوای ئێوە خۆاتون ڤیددیۆی تری پێەکەن دەڵێت چیوت دیسان ڤیددیۆی پێکەن دەزانی وەکو ئاڵای لایەنێکی سیاسی من بۆیە لەم سانسۆرمان کردووە ئاڵای لایەنێکی سیاسی لە 30 ڕۆژی بانگەشێڵ بژاردنە ئاڵای لایەنێکی سیاسی پێ لەناو مەرکەزێکی تەندروستیا و ڤیددیۆی کە دامانە ڕێکلامی بۆ ڤاکسین پێکرێ ئەی هاوار ینی لایانی پەیوەندیدا زەن چۆنەکە کە دەروون ئێمە کە لەگەڵ بەڕێز کاکبارزانش ئەڵێن ملەتی ئێمە نەخۆشە خۆی ملەتی ئێمە نەخۆشە دەمان نەماوەکووانمان لێ بێت نانەوەکووامان لێ هاتووە چکە ئێمە گاڵتە بە کەسێکەکەین کە مرۆڤەکە هۆشی لە دەستداوە بەڵام مرۆڤایەتی لە دەست نەداوە ئێمە گاڵتە بە کەسێک بکەین کە مرۆڤە و تەنها هۆشی لە دەستداوە یعنی ئێمە چین ئێمە کەسانێکی تونند و تیژین ئێمە کەسانێکین گاڵتە بە بەهایەکی مرۆڤایەتی دەکەین کە ئەو کەسانە ئەوەیە ڕاستە من لەگەڵ تۆ دام تۆ فەیسبوک بکەیت و لایکەکەیت ئەبێ هەمومان ئەو شتانە پرتۆسۆ بکەین هەمومان ئەوانە ئەوە بکەین قەدەغە بکەین لە خۆمانەوە دەست پێ بکەین مامۆسایەکی ئاینی لە مزگەوتە لە مینبەرە ئەبێ باسی بکە کە ئەمانە تاوانە ئەبێ یاسایەک هەبێ ئەمە تاوانە بۆ یەکێک پۆستەری لایەنە کە دڕێنێ دە لە حەزا ئەیگرن بۆ یەکێک گاڵتە بە نەخۆش دەروونێک دەکا یان کەسێکی خاوەن پێداویست تایبەتەکە سەمای پێەکە گاڵتەی پێەکە بۆچی نایگرن بۆی بێتە دەرسێک بۆ هەموو لایەکەوە ڕاستە من لەگەڵ تۆ داما زۆر بەمان منیش و تۆش و ئەویش و سەیریەکەین چونکەگە سەیری نەکەین شارەزان نابین چ گاڵتەیەک چ سوکایەتێک بەوانە دەکرێت بۆیە کۆمەلگای ئێمە بە پێی هەمووستان دەرەکان کۆمەلگایەکی سادیزمە چێژ لە ئازاردانی خەڵکانی تر دەبینێتەوە چێژ لە سوکایەتیکردن بە کەسانی بەرامبەری خۆی دەبینێتەوە ئەگەر ئەو کەسە کوڕەکەی خۆی بێ دراوسی خۆی بێ نەخۆشی دەرونی هەبێ هەرنە سمعەیە بە لای هەموو خەڵکێک باسەکە لای هەموو خەڵکێک باسەکە کامە کەسێکە خۆتانی لێ پارێزن ئەمە ئەبێ یاسایەکی زۆر بەهێزە بێ ئەمانە بپارێزێ لە دەستی ئەم جۆرە کەسانە ئەبێت لە شوێنێکی زۆر شایستە بن کە هەست بە بوونی خۆیان ئێمە لە ڕووی مرۆڤایەتیەوە لە ڕووی مرۆڤەتی هیچ کێشەیەکیان نییە بەڵام هۆشی لە دەستداوە تووشی فشارێکی دەرونی بۆ آخر چێ ناڵێ ئەمە تووشی ڕووداوێک نەبووە هۆشی لە دەستداوە تووشی ئەو نەخۆشی بۆم کە بە دوا قسە بۆم کە بە دوا قسە یەک کاتژمێرە قساکەین سەری ئەڕێ بۆم کە بە دوا قسە وەڵاهی خۆیان ئەڵێن قسە ناکەین من لە خزمەتیانە یەک بەڕێزی ترتان فەرموو بەس ئاواز ئەگەر لە سی چرکە مەمنونە بم جان هەت بۆ تەگرین ناو محەممەدە لە بەشی ڕاگەاندنەوە هاتووم سەرەتاوەکو مرۆڤێکی زعیف بەرامبەر ئەم کەیسە قساکەم نەوەک ئەوەی لە بەشی ڕاگەاندنەوەتە بم باش ئەمێ بگەڕەمە بە خاڵی سەرەتا ئێمە هەمومان لێرە سوکایەتیمان بە ئەو مرۆڤە ماندووانە کردووە باش بەوتنی دەروون ناساخ لێرەدا ئێمە سوکایەتیمان چونکە ئەو تەنانەت فەهمی ئەوە هەیە کە بزانێت تۆ بە ئەو ئەڵی دەروون ناساخ نمونی ئەمەد بۆێنمەوە جارە پێشەوەی نمونەت بۆ بێنمەوە ئەو دەروون ناساغ نییە کە لە سروشتی تەواوەتی خۆی ئاژیت من و تۆ دەروون ناساغین
کێشە لە من و تۆش نییە لە پێشەوە لە پاششمانەوە هەرواتۆ لە پێشیشەوە هەروەڕوە باش ئەوە دەروون ناساخە کە ئەمانە بە دەروون ناساخ بزانانی ئەوە دەروون ناساخە کە لە بەرامبەر گەورەکردنی ئەکاونتێکی بێقیمەت دوور بێ لە ڕۆی هەمویان ڕۆحێکی گەورە بچووکە کاتەوە دەستخۆش باشە نمونەی ئەوەشت بۆ ئێنمەوە ئێمە لە پۆلی 12 بووین ماندوویەک دەروون ماندوویەکمان لەگەڵا بوو باوا بڵێن هەروەکو چۆن هات دەروون ماندوویەکمان لەگەڵا بوو کە سوحبەت و شتیان لەگەڵا کرد کۆمەڵی خۆیان عاتیفێ کرد باشە و شۆک ئێمە مرۆڤە بوو ئەمە لە پێشی خۆی وەکو ئێمە مرۆڤە باشە ئەمە هەست ناکات کە نەخس لە من چییە کە ئاڵێ وەکو من مرۆڤە دواتر بۆ چارەسەری ئەمە چییە چارەسەری ئێمە زۆر زعیفین لە بەرامبەر یەک تۆز ئاخەمە کێسەکە زۆر باشە بۆچی من ئەگەر بێت و باسی سیاسێک بکەم ڕۆژ ناکەمەوە مردوم بۆچی ئەبێ ئەگەر ڕۆژنامەنووسێک گەندەڵی سیاسێک پیشان بدات لە ماڵەکەی خۆیان لە باوەشی دایکیان ڕەمیەکرێت و بەرفی شەکە درێت بۆچی باسی شێتێکە کرێت یان باسی ئەوەی کەوێ بەپێکەنینەوە باسیەکەن ئەگەر مەجاڵم بدەسەر ئەوە گرتووە بە بانەکەینەوەی کە بڵێ مەقسانە قەتعەکەی باشە من ڕخنم لەسەر ئەوە گرتووە دکتۆریش باسیەوەی کرد ئێمە بە ئەم دەروون نەخۆشانی کەوا بە ئەمان ئەڵێن دەروون نەخۆش کە ئەمان بەکارێنن بۆ خۆیان وەرن ئەو نەخۆشخانەی کە بۆ ئەوانتان دروست کردووە ئەوانەی تێبخەن و نەک بۆ ئازاردانیان بۆی پەروەردەیان بکەن دەسەکانی خۆش هاوڕاتم من بۆ پشتڕاستکردنەوەی قسەکانی جەنابەت ئەڵێم منیش بەلایانی پەیوەندیدار ئەڵێم بە بەرپرسەکان ئەڵێم لە کوردستانە ڕەنگە هەر کەسێک لەم کەسانەیە هەر کەسێکی ئاسایش ئەگەر خەتەری لەسەر ژیانی ئێوەمانان هەبێت ڕەنگە وەکو کاکە باسی کرد نێڵن شەو ڕۆژێک بکاتەوە دوکتۆریش باسی کرد جاری وایە بانگەشەیەکی ئێوە ئەدرێنرێت دە کەسی لەسەر گیرێ هاوڕای قسەکانتم دوا قسەم بۆ بکە بەزانستی بمە بڵێن ئێمە لە ئەوەی خۆمانە پێڵێن خاوەن پێداویستی تایبەت ئەوانەی کە ئەوەی دەروون نەخۆشن بەڵام یەکە لە ڕووی جەستەوە نەخۆش بێڵێ نەخۆشە یعنی نەخۆش سوکاتی نییە بۆی چارەسەر بکرێت جا بکرێتەوە لە کەسانی تر دەسەکانە بەڵام خاوەن پێداویستی تایبەت دەسەواژەیەکی منەتوانم مناقەشە بکەم منەتوانم مناقەشەی من بکەی بەس ئەوە یعنی صاحبی زانستەکەیە بەرزانجان کاک دەروون احترامیان بگرن ئەڵڵای دەکرد پێتانە وشێت نەخۆش دەستمیان ڕەحمەت نییە شوێنیشان بۆ دانێن و تۆ ناڵێم حەمەجان ئەوانە دەڵێم زانی ئەم شێتانە بەمانە ئابوووریەکەی بارگرانین بەسەرمانەوە بەمانە ئاینیەکەی گوناهێکن لە گردنمان بەمانە قانونیەکەی تاوانێکن هەی ئەمە دەرحەقیان دەکەین بەمانە چوزام کۆمەڵاسیەکەی لادانە بەمانە زانی ئیشی ئێمە نییە ینی ئەوانی قەزاوەت لەسەر ئەوانی تر بکەین ئێوە چۆن ڕەفتاریان لەگەڵ بکەن زانی چەند کەس ڕەنگە ئێسار پێم لە دەمە داخەانی گوێش نەگرێت دوای بەرنامەکە ئیشی ئەوەی ئەزانی سقرات دەڵێ حەزم بە فەلسەفە هێنانەوانن نێڵە هیچ مرۆڤێ عادل نییە دادگەر نییە ئللا لە ژێر گوشاران نەبێ ئەم کەسانە ئەگەر بەڕێی من نیان خەیتە ژێر حەیزەرانکاریەوە لە پۆلیس نەترسن لە 4 میگ زەمینی نەبەی باریانکەی کەواکەن ساین بەخوام قسانەی ئێمە دەکەن هیچی بەخوا ڕاستەکەی کاتمان تەواو بوو ببوورە قسەتانە بوو یە کاتژمێرە پێما بێت چەند دقەیەکیش لاماننا من لە کۆتایی عالم لایانی پەیوەندیدار دەردی کاک بەرزان وتی ئەم شتە بە یاسا حەلەکرێ ئەم قسانەی ئێمە گەر ئەو بەڵێنی کە وەزیریایی ئەو قسانی کە جەنابی قایمقام کردی ئەو بەڵێنانەی کە سەرۆکی حکومەتیاتی ئەگەر جێبەجێ نەکرێ 200 بەرنامەیەکی ئاوا بکەین بەخوا هیچ قیمەتی نابێت من لە کۆتایی عالم ئەگەر ئەمە چارەسەر نەکەن ڕەنگە ببێ بە جۆرێک لە کاسپی دەروون ناساغی خەڵکەیە ساغە لە پێناوی پارەپیاکردنا خۆی دەروون ناساغ کردو بووی کە قسەی لابەلا و خۆڕ بکات و پارەپیا بکات هیوادارم شتێکمان کردبێ